کە بۆریەکە ئەشکێ بۆ ماوەی 24 ساعت یا 48 ساعت هەرێمی کوردستان دەڵێ 1 ملیار دلار زەرەکەین بەڵام کاتێک بۆریەکە نەوتی پیاڕوە بە ماوەی مانگێک کە کاتە 24 ساعتی ئەڵێن داهاتی نەوت سفرە ئەم حساباتە بەس لای هەرێم هەیە بۆیە ئێستا لای عێراق 500 ملیار ئەگەر 1970 ڕۆژانە بەرز دەبێتەوە لە کاتێکە بە درێژایی ساڵانی پێشوو لانی کەم 340,000 بەرمیل 320 تا 340,000 بەرمیل ڕۆیشتووە کەواتە ئەو حساباتە هەمووی لە ژێرسەری ئەو دوو پارتە دەسەڵاتدارایە پارتی وێکێتی بۆیە خەڵکی هەرێمی کوردستان ئەبێ بیر لەوە بکەنەوە ئەم دوو هێزە سیاسیە بە درێژایی ئەم 34 ساڵە کە داهاتی هەرێمیان لەبەردەسا بووە بە شێوەیەکی ناشەفاف ئیدارەیان داوە و لە 2009 هەتاوەکو 2025 کە نزیکەی 15 تا 16 ساڵەکە ئەوەی لە نەوت بەدەستهاتووە بەشی زۆری لەلایەن ئەم دوو هێزە سیاسیەوە تاڵان کراوە هەڕاج کراوە هەرزان فرۆش کراوە و تەفروت و ناکراوە کەس نازانێت سەرچاوەکەی بەرەو کێچووە